ئایا حیزبی ئیسلامی تا چەند شەرعیەتی هەیە لە ناو ڕۆحی شەریعەتە؟ ئایا ئەحزابی ئیسلامی لە مێژووی ئەم 100 ساڵەی ڕابردوودا نەبوونەتە هۆی تەفرەقە لە بینی موسڵماناندا و خوێنێکی زۆر لەسەر دەستی ئەوان نەڕێژراوە؟ بینەرمان. ئەگەر بە شێوەیەکی گشتی شەریعەتی ئیسلام لەسەر بنەمای قورئان و فەرموودە و سونەتی پێغەمبەر دامەزرا بێت، هۆکاری زۆری مەزهەب و فیرقە و گروپ و پارتەکان لە چیوە سەرچاوە دەگرێت. بە درێژایی مێژووی سیاسی ئیسلامی لەگەڵ بەرفراوانبوون و گەشەکردنی دەسەڵاتی سیاسی و تێکەڵاوی کۆمەڵایەتی و کولتوری، دیدگا و ڕاوەی جیاواز لە نێو ئیسلامدا سەری هەڵداوە کە لەلایەکەوە گوزارشتە لە پێداویستیەکانی سەردەمی خۆی و لەلایەکی تریشەوە بەرەو دابڕان و پەرتەوازەیی چووە. لە سەرەتای سەدەی 20ەم و سەرهەڵدانی پارتی سیاسی، ئیسلامیەکانیش هەم لە ڕووی ئایدۆلۆژی و هەم لە ڕووی چەکداریەوە هەوڵیان داوە بوونی خۆیان بسەلمێنن، بەڵام پرسیاری سەرەکی ئەوە بووە کایە ئیسلام وەک ئاین لە کۆمەلگایەکدا کە لەسەر بنەمای ئەخلاقیاتی ئاینی ئیسلامی دامەزراوە زەرورەتی ئەم حیزبانە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لە بنەڕەتدا شەریعەتی ئیسلامی دەرفەتی ئەم جۆرە جیاوازیە دەدات یان شتێکی تازەی و لە کۆمەلگا ڕۆژئاوایەکانەوە هاتوۆتە ناو جیهانی ئیسلامی؟ لە سەردەمی ئێستاشدا هەمیشە ئەو پرسیارە لە ئارادایە بۆچی حیزبە ئیسلامیەکان لە سەردوو ئاستا شکست دێنن؟ هەم زۆرینەی کۆمەلگا متمانەیان پێنادات و هاوکاتیش کە دەسەڵات بەدەستەوە دەگرن ئەوە ناتوانن ببن بە فاکتەری گەشەی کۆمەلگا و لەسەر جەمبوارەکانی کۆمەلگادا موسڵمانان تووشی کێشەی قوڵ دەکەن هەم لەگەڵ خۆیان و هەم لەگەڵ جیهاندا. لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی ساڵی 1920 کاتێک ئیخوان مسلیمیندا ئەمەزرێ تاکو ئەمڕۆ پەڕۆباڵی زۆری لێ بێتەوە. ئەحزابی ئیسلامی زۆر بەیان بەرهەمی ئیخوان مسلیمینن. پرسیاری ئێمە لەم بەرنامەدا لەوەیە ئایا ئەحزابی ئیسلامی چیان کردو بۆ خەڵک؟ ئایا لە ناو شەریعەتە جێگەی خۆیان ئەبێتەوە؟ بۆچی زۆربەی سەلەفیەکان ئەحزابی ئیسلامی و حیزب بە ناوی ئیسلامیەوە بە بیدعە و بە خراپ ناوە بن و بە تەفرەقە ناویەوە بن؟ ئایا بەڕاستی ئەحزابی ئیسلامی بوونەتە هۆی تەفرەقە و خراپە لە بینی موسڵمانان و لە ناو کۆمەڵگەکاندا بەگشتی؟ ئایا بوونەتە هۆی ئەوەی ڕق و قینە لە ناو خەڵکا بڵاو بکەنەوە یاخود مایەی ئاشتی و ئاشت بوونەوەی کۆمەڵایەتی بوون؟ ئەحزابی دینی یا ئەحزابی ئیسلامی لەم سەردەمەیە زۆر بوون و پەرتۆ بڵاو چەندین لقن. بەڕێزت جارێ وەک پێشەکی پێت وایە حیزبی ئیسلامی پێویستە بە تایبەتی لە کوردستان؟ پرسیارەکە پرسیارێکی بەمانە کەلیمە زیندووە. ئەمێ دەکەم بتوانین شەنوکەوێکی زۆر باشی بکەین. من پێم وایە جەماوەری موسڵمانی کوردستان جوابێکی جوانی ئەم پرسیارەی داوەتەوە. ئەگەر حیزبی ئیسلامی لە کوردستان زەڕور بوایە زۆرینە لەگەڵ حیزبی ئیسلامی ئەبوو. یالان یەکەم خەڵکی نوێشکەر و نوێش خوێن هەمووی لەگەڵ حیزبی ئیسلامی ئەبوو. لەبەرە من پێم وایە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی کوردستان جوابی داوەتەوە کەمینەیەکی هەر زۆر کەم لەگەڵ بوونی حیزبی ئیسلامیە، ئەویش حیزبی ئیسلامی وەکو بەرژەوەندی، وەکو جۆرێک لە سیاسەتکردن، وەکو جۆرێک لە تیجارەت و بازرگانیکردن ئێستا حیزبی ئیسلامی بەکارهێنرێ. بەس خەڵکە ئامەکە وەکو دینداری دەنگێت لە کاتی انتخابات. خۆی حیزبی ئیسلامی توانیوێتی فرسەتێک بقۆزێتەوە. ئەویش ئەوەیە وا پیشانەدا لە کاتی دەنگدانە، ئەویش بۆ دەنگدانەکانی پێشووتر چکە لەم دەنگدانەی ئەخیر ڕەنگە فەرق و جیاوازیەک زیاتر هەستی پێ بکرێ، وا پیشانێدا ئەوەی دەنگ بە ئێمەی ئیسلامی بدا ئەوە دەنگی بە ئیسلام داوە، چکە خەڵکێگەیە فەرقی نێوان ئیسلام و ئیسلامی ناکە، ئیسلامی و خەڵکی موسڵمان ناکە. خەڵگەیە حیزبی ئیسلامی نییە بەڵام زۆر خواناسە، زۆر بەدینە، ئالی شەونوێژە، ئالی قورئانە، ئالی ڕۆژووە، ئالی حەجە، ئالی زەکاتە، بەڵام حیزبی ئیسلامیش نییە، موسڵمانی ڕاستەقینەی ماڵی خۆیەتی. لەبەرەوە وەکو زۆرینەی خەڵک زۆرینە خەڵک ئەمەیە بەڕاستی. لەبەرەوە حیزبی ئیسلامی هەمیشە وا ئیشی کردووە پیشانی بدا ئەوەی دەنگ بە ئێمە ئەدا دەنگی بە ئیسلام داوە و ئێمە نوێنەرایەتی ئیسلام ئەکەین. ئاوا خۆی پیشان بدا. مامۆستا لە ڕووی شەریعەتەوە پێت وایە حیزبی ئیسلامی وەک ئەڵێن بیدعەیە خراپە ڕێگە پێدراوە
بەڕێزت چۆن سەیری ئەم مەسئلەیە؟ ئەگەر پێناسی ڕێپێدراویش بخێنە ناو پێناسەکان بەڵە ڕێپێدراوە، بەڵام لای ئیسلامیەکان بە واجبی ئەزانن. ئێمە ئەڵێن ڕێپێدرا و شتێکە، شتێک کە واجب بێ شتێکی ترە. ئەکرێ بڵێن ڕێپێدراوە بۆ خۆیان شەرعاندویان، یعنی لە ڕووی شەرع ئەو مباحە. مباحە، ڕەحمەتت لێبێ. ڕێپێدراوە ئاساییە وەکو چۆن حزبێکی نیشتیمانی حزبایەتی و سیاسەتەکە ژیانێکی خۆش بۆ خۆی فەرهامێنێ و ئێستا قیادەی ئیسلامیەکانیش هەر ئەمە داواکەن، هەر ئەوە حەزیان لە خۆشییانە بۆ پەرلەمان، بۆ وەزیری، بۆ مدیرعامی، بۆ وەکیل وەزیری سەر و خواری ئەم پلە و پۆستانە. ئێستا ئیسلامی سیاسی بە کۆی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ناڵێن تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراق، جۆرێک لە منافەسە هەیە بۆی زۆرترین ئیمتیاز بەرێ بۆ تاکەکانی، نەک زۆرترین ئیمتیاز بەرێ بۆ ئیسلام، یعنی بۆ حیزب، بۆ حزب. بەڵێ شەڕە بۆ بەرژەوەندی حزب. ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم لە ڕاستیان. کاتێک حیزب ئەبێتە حیزب کەواتە گروپێک جێ ئاکاتەوە بۆ خۆی بە ئایدۆلۆژیایش تایبەت، پێتوانێت ئەمە ئەبێت هۆی تەفرەقە لە نێو ئومەتی ئیسلامیە، یعنی خەوارج و جەهمی و چێوچی هەروە دروست نەبوون، یانی دوای بوونەتە ئەوی کوشتن و بڕین و فیتنەوە ئاژاوە. من پێم وایە ڕێک پڕ بە پێستێتیان پێناسەیە. هەر ئەم تەفرەقەیە کە فەرمودێکی پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر بێ، هەفتا و ئەوەندە حیزب دروستە بێ، هەر ئەوەیەوە بە بەردەوامیش ئێستا لە وڵاتانەی کە مسلمانانیتیان بە بەردەوامی کار لەسەرەوەکرێ حیزبی تازەی ئیسلامی دروست ببێ، هەر کەسە و کۆمەڵێک بۆ خۆی خڕەکە، بەڵێ کۆمەڵێک بۆ خۆی خڕەکە بۆ بەرژەوەندی. لێرە حەزەکەم ڕادوەستێنم لە کوردستانە دامەزراندنی حیزبی ئیسلامی تازە هەیە، یانی من پێم وایە بەڵێ جموجوڵێکی تازە هەیە و جۆرێک لە ئامادەکاری هەیە کۆمەڵێک خەڵکە لە حیزبە ئیسلامیەکانی تر تۆرێنراون یان تۆراون، هەردوو قسەکە ئەکرێ بیکەی ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە جۆرێک لە ڕێکخراوێکی تر لە حزبێکی تر ناوەکە لە بستنەوەیەکی تر ڕەنگە مناقەشەی ناو و پەیڕۆ و پرۆگرام دەمێک نییە هەیە ئەوە. من پێم وایە کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ئامادەکاریە ئەکەن، چکە کاتێک گەزانێت لە حزبێکی ئیسلامی تر جێگە و پێگەی شایستەی نییە یا بڵێن سوودمەندی پێویست نابێ، چکە بەکارێنانی حزبی ئیسلامیش بۆ تجارەت و گیرفان پڕکردنە قەناعەتی شخصی من وایە ئاساییشە، بەڵام ئەوەی نەئاساییە بە ناوی ئیسلامەوە بکرێت. ئاسایی هەر تاکێک لە هەر لایەنێکی سیاسی سیاست بکە بۆ ئەوەیش خۆش بژی، بەڵام ئەوەی نەئاساییە ئەوەی جێگەی ڕەخنەی ئێمەیە ئەوەیە ناکرێت ناوێکی گەورەی وەکو ناوی ئیسلام بەکاربێنێت لە حزبێکی بچووکی ئیسلامی. بەس مامۆستا بەڕێزت وا باسی هەموو حیزبەکان نەتەوەی و نیشتیمانی و ئەوانەشەکەی کە بۆ سوودی شخصی ئەوانەڵێن ئێمە بۆ سوودی نیشتیمان کارەکەین یا بۆ نەتەوە کارەکەین، خۆمان کردوتە قوربانی نەتەوە و نیشتیمان، ئەمی ژەڵێ خۆم کردوتە قوربانی دین. تر بۆ بەڕێزت وە کوشتی شخصی باسی یەکەی. من صریح بم، نە نیشتیمانێکە 100% ڕازگۆیە لەگەڵ ئەمە بڵێ من خۆم کردوتە قوربانی نیشتیمان و هیچ قازانجێکی خۆمیتیانە، نە ئیسلامیەکەش خۆی کردوتە قوربانی ئیسلامی، بەڵام ڕەخنەی من وەکو پیاوێکی ئاینی لە حیزبە نیشتیمانیەکە کەمترە، چکە ئەوڵێ من سیاسەتەکەم خۆشیش ئەژیم و ئەەکەم خەڵکیش لە خۆشییا بژی، بەڵام ئەمەی ئیسلامیەکە ئەڵێ من سیاسەتەکەم بۆی ئیسلام سەرکەوێت، ئیسلام سەرکەوێت. من پێم وانێ ئیسلام لە ژێرەوە بێ بەمانە بکەوێتە سەرەوە، من پێم وانێ ئیسلام لە کونوکەلەبەرێکا بێ ئەمانە ئیسلام ڕزگارکەن. ئەسڵا من پێم وایە ئەمانە هەندێک جار سیاسەتکردنەکان ئیحراجیان بۆ ئیسلام دروست کردووە، بۆ مسلمانان دروست کردووە، جاری وایە ئیحراجیان بۆ دقێک لە دقەکان دروست کردووە، وا ینی وا عەرزیەکەن دوای نازان چۆن ئەم دقە پینەکەن، نەک خۆیان پینەکەن، جاری وایە ناچاری پینەکردنی دقەکەش جارێ بە شوەیە گەڵێن ئیسلام وڵێ لەسەر ڕەحمەتت چۆنیان مەسلحەت بوو ئەوا ئەیگونجێنن. ئەکرێ نمونە بێنینەوە لە حیزبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان سەردەمێکە بوو ئینشقاق لە نێوان مەسەلەن حزبێکی گەورەی وەکو یەکبوونی ئیسلامی دروست بوو، ئەمەی کە ئینشقاقەکەی دروست کرد یەکەمین پەیامی ڕۆشنی ئەمە بوو ناکرێ حزب بنەماڵە بێت، لە کاتێکە ئەو کەسەی کە ئەو کاتە ڕابەر بوو ڕابەری گشتی بوو باشە ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ ڕابەری گشتی بوو، ئەی ئەمەی کە ئێستا ئینشقاقەکەی کردووە حزبێکی تری لەوە جیا کردەوە کە بەچکە لە دایک گەورەتر دەرچوو 20 ساڵە لە 2021ەوە تا ئێستا هەر بۆ خۆی کەسی یەکەمیان حزبەیە. مامۆستا هەر وەختی خۆی ئەو ترام بۆ نمونە
خۆ هەڵبژاردن یاخۆ تەرشیحکردن یاخۆ تزکیەکردن حرامە ئەبێ خەڵک هەڵە بژێرێ دوای ئەو حرامەش حەڵال بوو ینی من پێم وایە ئیسلامی سیاسی لە پێناو گەشتن بە ئەمانجەکانی ئەکرێ بڵێن حرامی تریش حەڵال ئەکا لە پێناو مصلحەتی سیاسی 6 ساڵ نمونە دەدەمێ نمونە ضرورات ئەمە ضرورات نییە مە ضروراتە مصلحەت و بەرژەوەندی و خۆدەوڵەمەندکردن و خۆشیاندن قسەیەکی تر نمونەیەکت پێ بدەم ئێمە 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا کە لەسەر ئیسلامی سیاسی قسەمانە کرد دەیان گوێنمان بۆ هات ئەمانوت بابە ئەمانە جۆرێک لە بازرگانیەکەن ئەکرێ ناوی ئیسلام لە خۆیان بکەنەوە یا ناوی ئیسلامی لە خۆیان بکەنەوە ئاسایی حزبی نیشتیمانی بن هەنێکیان سەرکردان قائیدە نیشتیمان پەروەر هەر ناوێک طبیعیە بەڵام ئەلەم ئەمانوت با ناوی ئیسلام بەکارنێ بۆ خۆیان لەم ئەخیرانە گەشت نەقەنەعەت ناوی ئیسلامی یا پاشکۆی ئیسلامی بوون لە خۆیان لێ بکەنەوە بۆی باشتر دەستکراوە بن ئەو کاتە ئەمانوت زۆرتر بەڵێ زەرێ ئەخۆ خەڵکە متمانیان پێکات لەبەر ناوی ئیسلامەکەیە ئەگە ناوی ئیسلامەکە لێ بکەنەوە ئەو خەڵکە ئەو تۆزە متمانەیەشی بەرانبەریان هەیە نیان نامێت کۆمەڵ ئەو ئیسلامەکە بەخۆیان بکەنەوە من پێم وایە لە کۆنگرەی داهاتوو بیر لەوە بکەنەوە جارێکی تر کۆمەڵی دادگەری بێتەوە بە کۆمەڵی ئیسلامی مەسەلەن هەرچەند پێشتر وا باسەکرا یەکگرتووی ئیسلامی زووتر ناوی پاشگیری ئیسلامیەکە لە خۆی بکاتەوە لە مەسلحەتی حیزبەتی ئەمە نالم طبیعیە وان سیاسەتەکەن بەڵام ئەوەی ناتەبیعیە ئەوەیە بە ئیسلام بڵێ من نوێنەرایەتی ئیسلامەکە بابین وەسەر مەسەلە حیزبێکە مامۆستا ئێستا با بڵێن ئێمە چەندین ئاەتمان هەیە کە وا باسەکە کە حیزب تەفرەقەیە وكل حزب بما لديهم فرحون بلى يعني او حزب اتوانين بكين بم حزب يعني يقصد كلماتك كان جواز يعني مصطلحك جواز اكري بلى هم كلماتك جواز هم معناكي معنى جواز ان شاء الله قصيك لسر تكميلي قصيك بيشتر بين ما يستاهل بون من ناو كومالي اسلامي ك اسا كومالي دادگیریه جۆرێک لە تۆرانی زۆرینەی ئەندامە مسلمانە ڕاستەقینەکان کە پەروەردەی سەحوی ئیسلامی لە هەرێمی کوردستان گلەیان هەیە لەسەر ئەم کرانەوەی مامۆستا تۆ پێتوانێت ئەو کارە باشە ینی ئەو ئیسلامی حیزبی ئیسلامیش بەرە و حیزبی مەدەنی بچێ واز لەو ئایدۆلۆژیا داخراوە توندە بێنێ کە تا ئێستا هەی بووە خۆی ئەگەر وازی لێبێنە ڕازگۆ بوونە بەڵام کەوازیشی هێنا خەڵک شوێنی ناکە ئەو گیری خواردووە ئەمە یەک گیری خواردوو دوو پەروەردە و شیعاراتی خۆی جا ئێستا لە ئەندامێکی ئاساییەوە تا بەرزترین ئەندامی باڵایم حیزبە ئیسلامیانە بڵێ فڵان شت بۆ ناکەن لە حیزبەکەتانە ئەڵێ پێڕە و پرۆگراممان ڕێگەمان پێنادا لە حقیقەتە ئەبێ پێڕە و پرۆگرامی و قورئان و حەدیث بێ نەبێ پێڕە و پرۆگرامێکی دەستکرد وەکو پەیڕە و پرۆگرامی حیزبەکەی من دابنێ بۆچی نابێت نابێت چکە ئەوڵێ من نوێنەرەتی ئیسلامەکەم ئەوەی ئیسلام پێم بڵێ لە قورئان و حەدیثەوە دەری نا پەیڕە پرۆگرام ئەو چەند کەسە کە دانیشتوون ئەندامی کۆنگرن پێڕەوەیکیان داناوە چۆن لە مصلحەتی بەرەو پێشتن و گەشەکردن و بەرەو سەرکەوتنی ئەم حیزبە ئەڕۆن ئاوا یەک بە یەکدای ئەڕێژن پێتوایە حیزبی دینی شەرعیەتی هەیە لەناو با بڵین لەناو شریعەت خۆیدا بەس کە ئەڵێ حیزبی دینی ئیتر هەر لە سەرەتاوە ئەخێت ناو جێژەڵەوکەیەک بۆ ئەوەی ئەم کائینە کە ئەمەی کە پێوترێ حیزبی دینی ئەم کائینە فکریە قەد و باڵای وەکو خۆی نەبینرێ لێەوە کە قەد و باڵای وەکو خۆی نابینرێ بە تەبیعەتی حاڵ ئەو کەسەی کە ئەیبینێ وەکو خۆی نایبینی کە وەکو خۆیشی نایبینی حکمی ئەدا بەسەردا کە حکومەکەی منطقی نییە نەبە پێوەری شەر قابلی قوبوڵە نەبە پێوەری واقعیش ئێستا ئەمە دوو فەسیلمان هەیە دوو باڵێن دوو گروپێکیان ئەگەر ناوی بنین سەلەفیەت سەلەفیەتی عیلمی و مەدخەلی حیزبی دینی بە هەموو شوێک ڕەتەکەنەوە وەکو ئیبن باز و ئیبن عوثەیمین و ئەلبانی و ئەمانە گروپی دوم ئەوانە کە سەر بە ئیسلامی خۆین مفەکرینی ئیخوانوانە ئەوان بە هەموو شوێک دیفاعی لێکن ئەوە کەواتە لە من نییە
ئەجا ئێمە لێرە هەوڵی ئەو نادیم زانین کێ خەتای و کێ خەتای نییە. ئەمە بەس منێک ئێمە- وەکو ئێمە بینەر باسی- یاکو خوێنەر سەیری ئەەکەم ئەوە ئەبێ باش ئێمە لێرە ئەوکو ئەهلی فکر قسە لەسەر مەوزوعەکانەکەی باش. فکرێکی مجرد باش. ئەگەر ئەمە بوو ئێمە ئەتوانین شتێک وەکو خۆی پیشان دێ جا حیزبی دینی ئەگەر باس لەوە بێ حیزبی دینی شەرعیەتی تاکوێ تا شوێنیە هەر لە پاڵی لەو شوێنەی کە ئەوترێ حیزبی دینی لەو شوێن و لەو کاتێک ئەڵێن حیزبی دینی شەرعیەتی نییە یا ئەویسترێ وابووترێ حیزبی ئیلحادی هەیە حیزبی ئەلمانی هەیە حیزبی قەومی هەیە حیزبی کەمایەتیەکان هەیە و لە پاڵیش هەموو دەسەڵاتێکی گەورە بچووکیان هەیە کاتێک کە ئەمانە هەن ئەی بۆ لە پاڵیا حیزبی دینی نەبێ بە پێناسەکەی من و بە پێناسەکەی جەنابیش بمبورە مامۆستا من جارێ باس لەوە ناکەم کە هەبیانە بەڵێ. هەر لە ناو قوڵایی شریعەت خۆیان بەڵێ. چۆن بتوانانی شەرعیەتی بینێ مەسەن ئەبینین لە ناو قورئانی پیرۆزە کەلیمەی حیزب یا تەفەڕۆق یا بەڵێ. دروستکردنی گروپ لە ناو جەمعە مەزمومە حزب بۆ یەکەوە خەڵک کۆکاتەوە شەرعیش لە ئەساسە هەرچی واجباتی شەرعیمان هەیە لەسەر ئەساسی کۆکردنەوەی خەڵک کۆکردنەوەی دڵی کۆکردنەوەی فکری کۆکردنەوەی کردداری کۆکردنەوەی تێڕوانینی کۆکردنەوەی هەڵ و هەڵوێستی کۆکردنەوەی ئامانجەکانی جا ئەمانی دوور ئامانجین لەسەر ئەم بنچینانە شەرع هات و خەڵکی کۆکردوێتەوە ئەگەر حیزبیش ئێوێ وەکو ئامرازێک ئەم ڕۆڵە ببینێ خەڵک کۆکاتەوە لە پێنای ئەوەیەوە هەندێک ئامراز هەیە بەکاری بێنێ ئامرازی شەرعی لە جیاتی اینجاکو بۆ ئەوەیەوە مەزموعی ئامانجی گەورە هەیە بێنێ بەڵێن و بەیعەتێک لە بەینا هەیە هەموو ئەم شتانش لە بەرەژەوەندی خەڵکەوە بێ چی مانعێکی شەرعی هەیە لەم شێوەشکڵە مەسەڵەن حیزب باشە مامۆستا بە شێوەیەکی نەزەری کولی با قوبڵمان بێت بەڵێ. بەڵام لە ڕووی ئەمەلیەوە ئەمە ئەبینین یا ئەحزاب با بڵین کۆمەڵە دینیەکان بەگشتی ئێستا سەلەفیەت خوان بە حیزب نازانن بەڵێ. کۆمەڵە دینیەکان بەگشتی بوونەتە هۆی تەفرەقە و با بڵین بەغضا لە بینی مسلمانان خۆیانە بەڵێ. مەسەن سەلەفی ئیخوان بە ئەگەر تەکفیریش نەکە تەفسیقیەکە بەڵێ. ئیخوان سەلەفی بە ئینبیطاحی ناوبن لە بەردەمی سوڵتەیە وإلى آخره يعني چۆن بڵین ئێمە ئەگەر باسی لە حیزبی دینی مستەلاحەکە گۆڕین بکەین بە حیزبی ئیسلامی چونکە حیزبی دینی زیاتر حزبی ئیسلامی باش زۆر باشە کەواتە باین بکەین بە حیزبی ئیسلامی بۆ بەڕوونی قسە بکەین چونکە تۆڵی حیزبی دینی شتێکە شمولەکەمان اینجا هەر حیزبی دینی خۆی ئەم مستەلاحە کە بەکارێ هێنرێ مجموعەیە گومان لە دەوریا هەیە لە ڕاستیە مجموعەیەک معنای خراپی بۆ دروست کراوە مجموعەیەک پێناسەی خواروخێکی بۆ دروست کراوە بە نەتیجە ئەیکەنە کراسێک وکەنە بەری خەڵکی ئیسلام خواست اینجا کە ئەم جۆرە تەسەووریش دروست بوو بە نەتیجە ناڵ ئەم جۆرە کەسانە لە ڕێگەی یاساکانەوە لە ڕێگەی ڕێنمایەکانەوە ناڵ ئەم جۆرە فکرە ئیسلامی عوزەڵ بکە پێ بگا و تێبگا و گەورە بێ ئەومانە بۆ چکە لە چوارچێوەی حیزبێکی دینیە بە تەسەووری خۆی منی دۆزیەوەتەوە منی بینیوەتەوە نەک بە تەسەووریکی ئیسلامی فعلی کە ئەو وەکو خۆی لێ حاڵی بوو بێ مادەم بەم شێوەشکڵێ ئەو کاتە کە ڕێگە نادرێ عوزەڵ بکە ئەمانە هەتا بتوان لە ڕێگەی یاسا و ڕێساکانەوە ئەگەر نەیانتوانی و کاتە لە ڕێگەی دەسەڵاتی سیاسی و هەوڵی ئەو درێکەوە گەماڕۆی ئەم جۆرە فکرە و ئەم خاوەن فکرانە بەنەتیجە لەم جۆرە هەڵس و کەوتانە لەم جۆرە هەڵسەکەوتانە ئیسفادە ناکەین ئەبینە ئەجارە ئەوەی کە وەکوڵێ تعریفێکی علمی و تعریفێکی واقعی حیزبی دینی یا حیزبی ئیسلامی پێ ناکرێ و ئەوەشی کەوا دژایەتیەکە و بەرامبەری ڕائەوەستێ بەنەتیجە کۆمەلگا زەرەیلیەکە ئەم ئەبێ هەوڵی ئەو باکەوە تعریفەکەی تعریفێکی علمی بێ مجرد بێت لە هەندێک مەسائل ئەوشە بێکە کە هەڵوێست و هەوڵی ئەو بەرامبەر حیزبی ئیسلامی ئینسانان نەبێ تا چەند حیزبی ئیسلامی شەرعی ئەوە کۆمەڵێک لە زانایانی زۆر گەورە بە بیدع و بە فاسق بوون و دەرچوونی ئێزان و بە حرام ئێزان کۆمەڵێکی تریش وەکو قەرضای و وەکو چەوچە بە واجبی ئەزان بۆ مسلمانان ئەگەر تۆ باسی زەرەر و قازانجەکەی ئێمە مەلایکە نین ئەوانش کە حیزبی ئیسلامی دروستەکەن هەر مەلایکە نین ئەگەر تۆ تەماشای مێژویان بکەی و تەماشای ئێستایان بکەی چونکە کارێکی عقلانە نییە ژیرانە نییە تۆ تاریخی 20 سیاسی یا لە 50 ساڵی حیزبی ئیسلامی کە دروست بووە تەنها لە ڕوانگەی ئەمڕۆ بەڵکو ئێمە لە ڕوانگەی ئەمڕۆ لە ڕوانگەی ڕابردوو شۆ تەماشاکەین بوو تەن حکمێکی عادلانە دەین ئێمە دەڵێن حیزبی ئیسلامی حزب کە تۆڵی حیزبی ئیسلامی بم بەراوردێکی بە غیری خۆشیەوە چکۆ تۆ باسی قازانج و زەرەرەکەی باسی خێر و خۆشیەکەی باسی مەسلحەت و پێچەوانەکەیەکەی لەبەرەوە بڵێ حیزبی ئیسلامی کاکە خێریان زیاترە بەڵام بێکێشە مشکلێژ نین بەڵام لە مقابلە ئەو حیزبانێکەوە دژ بەوان بیرەکەنەوە لە ڕاستیاک ئەگەر تەماشای تاریخیان بکەی تەماشای واقعیان بکەی زیانیان زیاتر و خێران کاتۆ بۆ باس لە سیراعەکە ئێستا خۆ من باسی سیراع ئەم نەکردو هەر باسی حیزبی ئیسلامی خۆی ئەەکەم بە دەر لە خۆی باس نەکردو یان بەڵێ چونکە ئەمان لەناو کۆمەلگایەکە ئاژین کاتێک کە تۆ خراپە ئەبینی لە حیزبی ئیسلامیە
مرج نییە بەدائمی لەدایک بووی واقعی حیزب ئیسلامیەکە بێ لەوانەیە ڕەد الفعلی ئەو واقعە کە بەرامبەری ئەوەستنەوە کە ڕێگەی پێنادن کە ناسەی کۆڵی بەتەواوی مەسەسا لە کوردستان چ مشکلی حیزب ئیسلام ئێستا حیزبی ئیسلامی لە وڵاتی ئێمە داري اصلا او كشاني كوجودي هي سبرت بحزب الاسلامي علاقه بس طرفه هي طرف هل الحزب الاسلامي خوي تاعنا زي كلوكسوريتيا هي لا فكريا ولا برنامج طرف كتير علاقه بجماهير هي كتا شنيك وقولي هضمي وجودي حزبك اسلامي كان طرف السيم علاقه بو كدا صلاتي بدس وانا تا شنيك اتوانا كجيران ما ملب كان نقل واقعك كوا حزب اسلامي تيا دروز بو ميجوي كان وكلتوري كان وتاريخي كان كاتي كباسي كلوكسوري كده امس يلا يعني هم ينتيا بجدارن توزيع بو بس بلا مدرجه نسبي ما بس يعني اويك حزب اسلامي خوي خطاي بابلين خطاي حزب اسلامي لكردستان شنا ابي دواء ولكن بلين حزب اسلامي ابي هولي اوبا مجموعيه الرقاصه هي مجموعيه بنشينه هي بو هبون بو معنوا بو بردوامي بو بروجي رزقاري خوازي اگر اماني تيابو بطبيعه الحال شرعيتي بو درسي بي شرعيتي جماوري شرعيتي ياساي بس كاتي ام بنشينه ورقزاني تيانيه ياتيا كالا بيتو ياتيا كما بيتو اكامك ويك شرعي للسدا جا من بما يعني بيم خوش بيم ناخوش باش ما مصا باسي جماورت كرت خو كز دستي جماوري نقرتو كبجت بلين بلاني كمولا ده هال بجارنا دنيباتي مثلا ام هم منابر مزقوته زوربي خلقاني اسلامي بري ويبن ام هم كنال اعلامي بو ناتوان خلق يعني او شرعيته دروس كان بو خوان كخلق برابري خوان يعني ثاني هيك نبني وي خلق خو ام جارا وك الن هل بجارتن زور ازاد بو برو مسألة انتخابات بو هندي كات اغونجي بيور بي بو هندي شو اغونجي بي بس بالدائمي بك بيور لو كوا شيء اسلامي قبول وشيء اسلامي قبولني براسي محلي عفوا بنبر تو باس الاسلام كاين بله من باس الاسلام ناكم باس الحزب الاسلامي جا يك هني شيء يك كلوكسوري تري شيء لو انا خلشي مسلمان بمزقط كانوا كوكو باسيكي يا بحزب اسلامي وبر خلاوه كانوا نانتواني بخلق لو تيبقين كبيويست انتماء سياسي بكوت جير بيورا شرعيه كانوا دانش كيبي باشو كيبي خرابه مثلا مسألة دولة داري مشاركة لدولتها مثلا برلمانتاري وبيتشوانكي مثلا تحالفات وبيتشوانكي ام بابة السياسية بقول ام بابة السياسية لنا جماهير الرسوروتا بيوريكي شرعي تيا بتواتيب ودروز نبو يعني بون منا لبازار كسك من هي معامليك بحلال وحرام وزلك ما حرام نايك وحلال ايكا هر عيني ام بيورا بو مسألة سياسية كان بو دروز نبو بوي هاتوا لبازار لمسألة كوملاياتي كان لمسألة الزواج والطلاق لمسألة خزمات بابتك فعلا بفي بيوري شرع هنقاوني بس كي يصير مسألة سياسية كان ام بيوري بودروز ما اخر خو هاد اونيه توين التواني خلق لكاتك دنيا بحزب السياسي راسك كوملك وك دينداري لا ترسى دنيا بس او يتر لمصلحتها دنيا هيك شيء يعني بو بياكا اي بو بياكا قضيه تويا كان بو بيشخا قضيه اجتماعيه كان مسألة برجونديش تيجني دش بدين بي يعني ما دام ناي برجونديه حتى خلقي شو ارزكم اخي ما دوجور بيور مان هي يما بيوري كي دنياي مان هي بيوري كي ديني مان هي ام بيوري ديني ودنيا دوج من بيكتر فعلا تو كسي دينداري كي تو تيجا كدنيا شي دسك قيامته شي دسك بس بريقي خوي بريقي حلالي باش ما صبا من والله هندي كسي ببيتشوانو كان بان منك عرسكم مسألة تونس بين بيش مثلا حزب نهضة تونسي لما عود صلاة بلى بابلين نيتوين لرؤية اقتصادي ولا رؤية بابلين كومالاتي وسياسي وقشيك بولات كيبا يتخلق بودنجي بها تجاري يعني ازور باش زاني شي شغله شيايه لهندي ولاتا فرصه ادري بخلق اسلامي فرصه ادري بس بوكاتي كي دياري كراوه لم كات دياري كراوه هزار ويك شو مشكله بو درس كان بو هيك بيز نبي اما جا كان تدي خدمتي خلق جناكي بتعبتي خدمتي عقليتي تابي كان حجه مسرتوا بعرزك تو ما نايم عقلتي تامري نايم او عقلتي كواقع ام بتاي خمان ايبينين لولاتان حتى نزنا غير تونسيش فرصد دراوه خلقي فعلا ملقلام فرصد دراوه بهندي خلقي اسلامي بلا ما فرصد كبي دراوه قماروش دراوه رجعنا داوك خدمتي تاوي خلق تابت حجه بس وسنين دنيا بيبدا بام نمونه بتو بين مو او حقنا بيتو بارتي كوانش مؤامران لسر اجا زور باش جا هر كسي بالراي ويا كمؤامري ليكري هم حزب مؤامري ليكري عندي ابي هندي عقلنا بكار بين تاو مؤامره لسري كمترين قرفتي ودروسكا كمترين قرفت بس كاتيك رجاء ورشيكي عقلنا بكارنا يعني بدلني ايوه او مؤامره قال ذاتي خوشيا بشوك بيه تاثير سلبي لسر جدي الله كوتا قصيمي وانا كان ما بدودي عندك بيان كاحزاب اسلامي
بەڵێ هەندێک ئەخلاقیاتیان بڵاو کردوەوە بەڵام ڕاستیدا بوونەتە هۆی بڵاوکردنەوەی ڕقوقینە و خوێن ڕشتن لە بینی مسلماناندا ڕایشی تریش پێی وایە کە ئەحزابی ئیسلامی کاری باشیان کردو و شریعەتیش ڕێگە بە هەبوونی ئەحزابی دینیە.